هر سال گوندێکی ئێزدیان تەوافە خۆیان تایبەت هەیە و گۆڤەند و دیلان و ڕێوڕەسمên ئاینی دهێنە گێڕان پەڕۆکێ سەرێ قوبە مەزاری دهێتە گوهارتن. لە گوندێ ئێسیا لە باکوورێ دەشتا نەینەوە تەواف هاتە گێڕان بە بەشداریە زۆربەی خەلکێ گوندی خلمەتکار پەڕۆکێ سەرێ قوبە مەمێ ئێسیان لەسەر ملێ خۆ دانن و هەلبنە قوبێ داکۆ بگۆڕن. دگەلدا ئاوازەکە تایبەت یا ئامیر زورنایê هێتە لێدان. ئەمە خلمەتکار ئەب خلمەتا خۆ ڕادبین وان لە فێتپاریا ئەمە دبینە سەر قوبێ الهلێرێ نوژان بکەین. ئەو لە فێتپاریەشێک پاریەت خاسانە و لازم سەرمەلا بگەهنە سەرێ قوبێ و بێنە واکردن. ماڵا مجێوەرێ گوندی خارنەکە تایبەت دروست کەت کۆ دەبێژنێ سومات ji çendîn kerestan pêkhatiye ku berhemê deşta neynewan e. Ev xarine li cem êzdiyan gelekiya pîroz e. Xarin dihête balavkirin li ser xelkî, da ku herdem xêr û bereket hebît. ام طوافا خو تكاين ام سماطا خو تكاين المال وطوافا سماطا خو تكاين وتنين بر في قبا خو قبا ما ميسيايا ام سماطا خو الهراء تقيرين وحمو قنديت ما تخسيرنا كان وكتكو مطن قال مرات بين وهاري كاريامات كان وسماطا خو تخون تەواfa her gundekê êzdiyan her sal bi vî awayî dihête gêran bejdariya kesanên ayînî û lava tênekirin ku ferman û qirkirina êzdiyan dubare nebîtin û merem ji gêrana evan rêwresman ku pitir xelek li hevdû nêzik bin. Kawa Umer Dengê Emerîka, deşta Neynewa.